قسەکردن لەگەڵ توشبوویەکی شێرپەنجە ئاسان نییە، بەڵام کەریم بەختیاری حاڵەتێکی جیاواز و تایبەتە. کاتێک شێرپەنجە دەبێتە میوانی، بەختیاری لە ئەمریکا دەبێت بۆ بەرهەمهێنانی فلیمێکی داکیمەنتری. هەر لەو کاتەی کە دەزانێت تووشی شێرپەنجە بووە، بڕیار دەدات قۆناغێکی نوێ بۆ ژیانێکی ئاسوودەتر دەست پێ بکات و لە بڕی ڕووخان و خەم لەبەر نەخۆشیەکەی بە پێچەوانە وەک مەوهیبەت لی بڕوانێت. بەڵێ پێم مۆهیبەت بوو و ئیلهامی منیش بۆ ئەوە پێشمەرگەیە بە حەقیقەت. چۆن داعش وەکو غودەیەکی سەرەتانی هات بەشێک لە ناوچەی ئێمەی گرت. منیش ئەوم وەکو داعشێک وەکو غودەیەکی سەرەتانی کە هاتووە بە خواستی خۆم نەبووە، هاتووە بەشێک لە جەستەی منی داگیر کردووە. وەکو پێشمەرگە بەسەر داعشدا دەتوانێت زاڵ بێ، ئەمنیش خانە باشەکانی وجودم دەتوانێت بەسەر ئەو نەخۆشیەدا زاڵ بێت. دوای ئەنجامدانی چەند پشکنینێکی پزیشکی بۆ دکتۆر کاویان میلانی ئاشکرا دەبێت کە کەریم بەختیاری تووشی شێرپەنجەی کۆلۆن بووە. هەر نەی دەتوانی بێڵێ کوتم دکتۆر من ئامادەگی بیستنی هەموو شتێکم هەیە. سیاقەتەکەی شتێکم تێدا دیوە، کوتم چی مەبەستت غودەیە؟ بەڵێ وتم بە ڕاشکاوانە تر بڵین سەرەتانمە شێرپەنجەم هەیە؟ کوتی بەداخەوە بەڵێ. دکتۆر کاویان بە ڕەچەلەک لە بەهایەکانی ئێرانە لە دەیان ساڵی ڕابردوودا کە وەک پزیشک کاری لە ئەمریکا کردووە، ڕەچاوی دۆخی پەنابەران و هەژارانی کردووە. کەریم بەختیاریش یەکێک بوو لەو پەنابەرانە، بەڵام مێژووی دۆستایەتی لەگەڵ دکتۆر کاویان دەگەڕێتەوە بۆ پێش نەخۆشکەوتنی و بەهۆی ئەنجامدانی چەند چالاکیەکی مرۆییەوە کەریم بەختیاری و دکتۆر کاویان میلانی ئاشنای یەکتر دەبن. لە دکتۆر کاویانم پرسی کاردانەوەی بەختیاری چی بوو بۆ ئەو هەواڵە ناخۆشە؟ ئەو وتی من ئامادەم بۆ هەر حاڵەتێک لە باشترینەوە بۆ خراپترینی، تەنیا پێم بڵێ چی دەبێت، من خۆم لەگەڵی دەگونجێنم. ئەو زۆر بەهێز و بە ئاسانی هەواڵەکەی وەرگرت. بەڕای من بەختیاری بە تەواوی ئامادەی ڕوبەڕووبوونەوەی ڕەوشەکە و شەڕ لەگەڵ شێرپەنجە بوو. شێرپەنجەی کۆلۆن لە قۆناغەکانی سەرەتایی نەخۆشیەکەدا نیشانەکانی دەردەکەون و هەستی پێدەکرێت. بۆیە چارەسەرکردن و کۆنتڕۆلکردنی ئاسانترە لە چاو جۆرەکانی تری شێرپەنجەدا، بەڵام دیسان سێم نەخۆشی کوشندەیە. لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەموو ساڵێک 150,000 کەس تووشی شێرپەنجەی کۆلۆن دەبن. ئێستا زیاتر لە 1 ملیۆن توشبوو چارەسەرکراون. دیارە کەریم بەختیاری یەکێکە لەو توشبوانە کە بەخت یاوەری بووە، لەوەش زیاتر بڕوابوون بەخۆ بۆ زاڵبوون بەسەر نەخۆشیەکەدا یارمەتیدەری پزیشکەکەی بووە بۆ ئەنجامدانی نەشتەگەریەکی سەرکەوتوو. لەو بوارەدا وەک کەسێکی تاقانە بوو. بەڕاستی زۆر کەم سەبارەت بە نەخۆشیەکەی و داخۆ چی دێتە پێش دەزانی، بەڵام ئەو لەگەڵ پێشنیاری ئێمە زۆر بیرێکی کراوەی هەبوو، هەستێکی ڕاستەقینە و ڕەویشتێکی باشی هەبوو. زۆری حەز دەکرد سەبارەت بە نەخۆشیەکەی خۆی و چارەسەرەکەی بزانێت. زۆرم پێخۆش بوو کە چاوەدێریم کرد. لەم کاتە سەختەدا بەختیاری بیر لەو شتانە دەکاتەوە کە هێشتا بۆی جێبەجێ نەکراون لە ژیانیدا، بۆیە بیر لەوە دەکاتەوە کە هێشتا پێویستی بەوەیە بژیت. ئەمە ئامانجی بوو، هیواش تاکە چەکی بوو، بەڵام ئیرادەی بەهێزی لەوەدا بوو چۆن لەو تەنیاییەدا دوور لە خێزانەکەی و کچەکەی ئەو چەکە بەکار بهێنێت. زۆر بە گۆرانی کوتن بە هەستێکی زۆر زۆر خۆشەوە کە من دەچم دەگەڵی بە شەڕێ، ئەوەش بەشێکە لە شەڕ. One of the most important things in medicine and in cancer in particular is hope. یەک لە گرنگترین شتەکان لە دەرماندا و بە تایبەت لە دەرمانی شێرپەنجەدا هیوایە. ئەو خەڵکانەی باوەڕی ڕاستەقینان بە چاکبوونەوە هەبێت هەموو جارێک باشتر لەگەڵ شتەکە هەڵس و کەوت دەکەن. بەختیاری باوەڕێکی یەکجار زۆری بەوە هەبوو کە دەتوانێت لە شێرپەنجە ڕزگار بێت و لە ژیان و هەوڵی نوێ بەردەوام بێت و بە تایبەتی یارمەتی خەڵکانی تریش لە شەڕی شێرپەنجەدا بدات. خاڵەلاوازەکەی کەریم بەختیاری لەم شەڕەدا چۆنیەتی مامەڵەکردن بوو لەگەڵ خەڵکی دەوروبەردا کە بە چاوی سۆز و بەزەیی لێیان دەڕواند و لە هەمویان خراپتر
کێشەیەکی زۆر گەورەی من ئەوە بوو کە چۆن بە بنەماڵەکەم بڵام، چۆن بە دایکم بڵام، چۆن با خێزانەکەم بڵام. ئای سەرەتان هەیولایە ئەژدیهایە بڵێ ئەوە چ بێت. هر بار که بهش فکر میکنم چی بگم، اون لحظه که من متوجه شدم فقط هەر کات بیری لێ دەکەمەوە چی بڵم، هەستم کرد کە جەڵتە لێم دەدات، هەستم بە ئیفلیجی کرد، وەگەوە بوو بەشێک لە وجودم قرتا بێت، هەستی کەسێکم بوو بربڕی پشتی قرتا بوو، ئیفلیج بووم. نازانم چەند سانیە چەند دەقەی پێچوو تا هاتمەوە سەرخۆ، لە ناکاو لە ناخمەوە هاوارێکم کێشا، کاتژمێر نزیکەی 3:30 شەو بوو، هەموو لە خەوڕاپەڕین، هاتنە لام. برام گوتی چی ڕووی داوە؟ لە قوشبنێک ڕۆنیشتم وە کەسێکی لە ڕاستیدا نێوقەدی پسابێت، بە خۆم گوت چی بکەم، بەدبەخت بووم. چی بگم؟ ئەگەر نەداخانم لە ئەزمونێکی مردن ڕزگاری ببێت لەبەر نەخۆشی هاوسەرەکەی، بەڵام تەنها توشبوانی شێرپەنجە هەست بە ئازاری کیمۆتەرەپی دەکەن. لە چەند مانگی قۆناغی سەرەتایی چارەسەری نەخۆشیەکەی کەریم بەختیاری ژوورێکی بچووک لە ماڵێکدا بەکری گرتبوو. من لە خەمی ئەودا بووم بە تەنیا بوو، جاران خواردنم بۆ دەبرد کە نەمدەزانی دەیخوایانە، دەمبینی کە جەستەی چەند لاواز بوو کە نەی دەتوانی جن و جۆڵ بکات، 2 تا 3 ڕۆژیش هیچی پێنە ئەخرا بە تایبەتی لە کاتی کیمۆتەرەپی. ئێستا زۆرم پێخۆشە کە لە شێرپەنجە پاک بۆتەوە. ئیرادەی بەهێز لەوەدایە لە کاتی ئەم ئێش و ئازارەدا مرۆڤ بە شێوەیەکی پۆزتیڤ بیر بکاتەوە و بە هیواوە لە ئایندە بڕوانێت. ئەو پرسیارە پتەوێ نەتەوێت لە مێشکی خۆدا دروست دەبێت کە بڵێ ئەمنیش نەمرم. ئەو کاتانی کە ئەو پرسیارە لە مێشکی خۆدا دێنوی دەبێ، هەستێکی خۆش لەلا دروست دەبێت. دنیا بە چاوێکی دیکەوە دەبینی، مرۆڤەکانە زیاتر خۆش دەوێت، هەستت ناسکتر دەبێت، دەتەوێت لە چرکە چرکەی ئەو ژیانی کە ماوتە زیاتر کەڵە گۆرگری. بە قەولی جەگوارە گەورەترین تۆڵەی کە دەتوانین تۆ لە ژیانتی بکەیەوەی کە پێ